عزيزي ولا يجي مواوي تخوا كافيري بزوي كلم الحما يوافي مواوي إجا كافيري بزوي جوانا جنما يوافي مواوي تخادم ويا الباضية كان كم بقرية غاوي تخان من سيالي سرشين جوالة غاوي أقين من سيالي كان كم جوالة غاوي لە کۆتایی سەدەی بیستەمدا شێخ عوسمانی دووڕوو بۆ یەکەم جار میوەی تووفەرەنجی دەهێنێتە کوردستانی ڕۆژهەڵات. ئەم میوەیە هەرزوو لە ناو جوتیار و باغدارەکانی کوردستاندا بڵاو دەبێتەوە. جوتیارانی هەورامان ئاشنایەتی لەگەڵ ئەم میوەیەدا پەیدا دەکەن و لە ناو ڕەز و باخەکانیاندا زەوی تایبەتی بۆ قۆرخ دەکەن. جوتیارانی شیان بە زیرەکی و ماندوو بوون و توانەکانی خۆیان پەرە بە زەویەکانیان دەدەن و تووفەرەنجی بە شێوێکی بربڵاو بەرهەم دەهێنن. دەبن بە پێشەنگ لەم بوارەدا و وەک قوتبی تووفەرەنجی لە ئێراندا دەناسرێن. ئەو تووفەرەنجەی شێخ هاوردەی کوردستانی کردووە بە تووی خۆماڵی ناسراوە، بەڵام بۆ ئێستا چەند جۆرێکی تر هاوردەی ناوواواییشیان کراون و لەگەڵ کەش و هەوا و جۆری خاکەکەیدا گونجاون بە پێی قەبارە و ڕەنگ و تامیان لێکجا دەکرێنەوە. تووفەرەنگی ئەوایشیان لە حدود 40 تا 50 ساڵە لەمەوە بەرەو لە منتەقەی مەریوان و لە باغی مەرحوم شێخ عوسمان دۆڕووە و تەوەستی موردگە لە مەرحوم وارد ئەوایشیان کریاگە و وردە وردە ئەمە تووفەرەنگی تەوسعی پێگرێنەوە باغاتە و لە حاڵ حازرە بەحسی تووفەرەنگی و کاشت و بەرداشتی تووفەرەنگی بووگەتە سەرچاوەی ئەسڵی بژیوەی خەڵک و کاری ئەسڵی کەشاوەرزگە لە منتەقە بەتایبەت ئاوایگەلی شیان تۆری وەر هەرشەمەی سەنگی سەر و ئاوایگەلی دەوروبەر منتەقەی ژاوەرە و وەیسێکە گوسەرشی پیاگرگە بۆ شارستانگە لە مەریوان و کامیاران تا حدودی فرە کاری تۆلیدی تووفەرەنگیە. تووفەرەنگی لە ئەسڵا ئەوەی کە مەرحوم شێخ عوسمان واردی کردگە لە کشوەری تورکیە و هاوردیگە تووفەرەنگی مەحەلیە وەسەکە بە ڕقەمی کوردستان ناسیاگە یا ڕقەمی کوردستانی کاهێژن. بەڵام ئەیسا ڕقەمگەلی جدید هاتکە ڕقەمگەلی ئەسلاح شودە یا هەر ئەو ڕقەمە تراڕێکتەگە لەسە کە ئەسلاح نژاد کردیاگەن وەک پاروس وەک کوین وەک کامارۆزا وەک سلوا وەک گوێنتانە و ڕقەمگەلی تر من ڕقەمگەلی مختلفە کە بەنسبەتی ڕقەمی مەحەلیەکە کە ڕقەمی کوردستانە ماندگاریان فرەترە و حەجمیان بافتیان دروشترەوە سفتریشن و بۆ شارستان و بۆ ئەرزەی خام لە بازارگەلی دەرەوەی ئوستانە مەقاومترن و سالمترە گەینە بەرەو منتها لە لەحاظی تاموم لە لەحاظی ئەوەی کە خۆشمەزەگیە و هیچ کامیگیان بەپای و مەحەلیەکە یا تووفەرەنگی کوردستانەکە ناگەین. وقت به تولید توتفرنگی ایران توتفرنگی سالم و با کیفیت ایران شناسایی بکرگید و مورد توجه قرار بگیرگی لبازارگل خارج استان و حتی خارج کشوریجا و سکا او هوای واقعا معتدلی هز او سالمی و خاگی چی خاگی مناسب که واقعا جو او گو بکار تولید توتفرنگی ولا گشتی مهمتر زحمت و تلاش مردمان ایرسا یعنی مردمان ایر واقعا مردمان صادقوش کن ایر وق جیگلی تنیه که دشتای و زوینه که تخت بدسیان و به لیرا مردم بە زەحمەت خۆیان کێف و کەمەریان تەخت کردگە و خاگیان گرتە بانی و بۆ جۆرە مەزایەکیان بۆ تووفەرەنگەکەی خۆیان تەهیە کردگە و لەنا ئەوە خەریکە زەحمەتن و دەرامەدی مورد نیازی خانەوادەکەی خۆیان بەدەستێرن کە واقعاً جێگەی ستایشە جێگەی تەقدیر لە کەشاوەرزگەرێکە لە منتەقا خەریکن زەحمەتەکەیشن و تەلاشەکەن. وەکو پاڵپشتی و هاندانی جوتیارانی گوندی شیان ماوەی 2 ساڵە فیستیڤاڵی تووفەرەنجی لەم گوندەدا ساز دەکرێت. ئەم چالاکیە لە وەرزی پێگەیشتنی تووفەرەنجیدا ئەنجام دەدرێت. لە ناو فیستیڤاڵەکەدا چالاکی هونەری وەدەبی ساز دەکرێن. لە پاڵەمەشدا خەڵکێکی زۆر لە گەشتیار و دانیشتوانی گوند و شارەکانی کوردستان
لەو ڕۆژەدا سەردانی ئێرە دەکەن و لە سەرخواسی خۆیان بازارێک بۆ دانیشتوانی شیان دەڕەخسێنن بەمەش ساتێک دڵخۆشی بە جوتیارەکان دەبەخشن و کەمێک لە ماندووبوونیان دەڕەوێننەوە. لحال حاضرة أوايشيان بخاطر أو هواي كاسي بخاطر خاك حاصلة كاسي ولا قشتي مهمتر أبي سالم كسر شاوي قشت أو كي كانياوا وق قطب توليد تو فرنجي سالم إيران شنا زي كرياجا وهربو بونوا الآن دو من سال ما جشنواري تو فرنجي من بهاوكاري دارجل بخشداري سيروان ميراث فرنجي شهرستان السنة جاده کشاورزی شهرستان بنیاد مسکن و اداره‌گری که اسپانسری مالیام جشنواره بوگن و هاوکاری من کرد برگزار من کرد و هدف اصلی برگزاریم جشنواره چه لواقع رونق گرتنه که یا رونق دهنه که بازار عرضه و فروش محصول توت فرنگی درجه اولا و هدف دومیم جشنواره چه توسعه گردشگری روسیه و گردشگری کشاورزی یا بحث که با اگروتوریسم بحث گردشگری شناسایی کریاگا یکی الاهداف او جشنواره بحث گردشگری کشاورزی و گردشگری روسیه و هدف سوم لم برگزاریم جشنواره چه ایجاد نشاط اجتماعی و تعاملات فرهنگی که با برکتیم جشنواره و هاتن میوانگل و گردشگری مختلف داخلی و خارجی و ام نشاط اجتماعی ایجاد دوی و مردم بو اگر روزی گیج بو الا فضای شاد و خوش قرار گرن و تا حد خستگی کار و زحمت کار کشاورزی لسر شاین لاج فستیوالی که به عنوان دومین فستیوال تو فرنگی اوای شیان اوای گردشگری شیان لمسال برگزاروی در آسیا فستیوال تخصصی بود تو فرنگی نیه او جوری که اکادمیسیان گل و متخصص گل بحث تو فرنگی بین لیره بحث کن اوانیه لحاظ واقعا بحث فرنگی که فرم مطرح یعنی جشنواره که من زیادت لوی که جشنواره تخصصی تو فرنگی به جشنواره که فرهنگی و گردشگریه یعنی جا لوی که کارشناسگری تو فرنگیش دعوتن اوانیشتن لیره بحثیان هست نظر دن مورد تو فرنگی ولی مورد کاشت و داشت و برداشت و عرضه و فروش تو فرنگی و اما زیادتر برنامه که من تنوع فرهنگی پیدا کرد دعوت من گله هنرمندگل و ادیبگل ناسیاگ منطقه هات کنه سناو جشنواره که و حضوریان پیدا کرد و سعی من کرد جشنواره که من نشاط فرتر اجتماعی و شاد و محیط شاد بمردم ایجاد کن که براسي خسگی تا انازل لکولیان بیتو لم وقت اوج فصل کار کشاورزی و کار تو فرنگیا بالاخره بروجو کیش بوق او نشاط اجتماعی ایجاد کن که مردم بالاخره تا انازل سر حال و بنوا آمادگی پیدا کن با ادامه کار تو فرنگی
یەکێک لە چالاکیەکانی ئەم فیستیڤاڵەکردنەوەی بازارێکی کاتی و خنجیلانە بوو. ژنانی ئاوایی بەدەست و پەنجە ڕەنجینەکانیان بازارەکەیان بە بەرهەمەکانی تووفەڕەنجی و خواردنە میلیەکانی تر ڕازاند بوویەوە. گەشتیاران و ئامادەبوانی فیستیڤاڵ بەتەوسەوە ئاوڕیان لە بازارەکەدایەوە و خواستێکی زۆر لەسەر بەرهەمەکانیان هەبوو. ئەم بازارە لە چەند ژوورێک پێکاتبوو لە یەکێک لە ژوورەکاندا ژنان کەلانە و ناوساجی و گێتە مەژگەیان دروست دەکرد. لەلایەکی ترەوە مرەبای تووفەڕەنجی و دۆشا و جیادەرمانی و هەندێک لە کاڵاکانی تر ژێر سێبەریدا گوێزەکانیان تەنی بوو. ئەمەش سەرنجی ئامادەبوانی ڕاکێشا بوو. بۆیە پەیتا ڕوویان لە بازارەکە دەکرد و لەلایەن خانمانەوە پێشوازی دەکران. هەردوولا لەو ڕۆژەدا سەرحاڵ و دڵخۆش بوون. ئمڕۆ هاتین لە مەراسم فستیڤاڵ تۆفەرەنگیە شێرکەتمان کردگا دەرگی خانەوادەکەی خۆمان دایک و خۆیشک و براژن و کەلانەمان دروست کردگا. من خۆم لە تۆریوەرە زیندگیەکەم مەحسوڵاتەکەم خۆم مرۆڤای تۆفەرەنگی وەختە داروگەر گیایی ماوەرگە لێرە بە فرۆش یەگەێنم دەنگی مثال هەر پارەکەش ئاوردن مەحسوڵاتەکەم لێرە بە فرۆش گەیانگە ئەم فستیڤاڵم تاسیری فرێ هەر لەسەر مردمەوە چون مردم مەحسوڵاتەکە دانێت لێرە بە فرۆش بگەێنێت. تۆفەرەنگیەکە ئێمە زەحمەتەکەی خۆی دەرناری چون لە کوردستانە کارخانەیەکی نیەگە کارخانەیەکی بێت شارەفارسەکانیش کولەن تۆفەرەنگیانە وەلی ئەوان خۆیان کارخانەیان نەس و تۆکەیان بە قیمەتی فرەیە فرۆشن. ئێمە حەق زەحمەتەکەی خۆمان دەرناری. تۆفەرەنگی کیلو 5,000 کاریگەرێکی ڕۆژی 50,000 من لە بەهارە 6,000 مثال تازە بووگە 6,000 لە بەهارە ئێمەشی بژاریکەن ئاوی دیرین تا بە مەحسوڵەکەی بەهینە بەهراگەی وەختیەکەی ئەسڵەن بۆ ئێمە هینێکی نییە چون کارخانەی بووایە لە کوردستانە بەردەهینیان کردای لێنە بیان بردایە ئیتر بۆ ئێمەش دەرامەتزایەکی بوو وەلێ نیەسی بۆ کورد نیەسی واقعان چون لە شارە فارسەکانە تۆفەرەنگی چیانەس و بەمەحلی قیمەتی خاجی هەدا 15-16 منێ فرۆشن. گەردش گەرمیا پێسەر و سەفا هەردووشیانی مەشهور پلورە دەرە پەڕدیەن جەگوڵاوە سوورە هامن ئاماوە مێوەڕەنینن شکرم هەردایم خوا و عالەمینن شکرم هەردایم خوا و عالەمینن پێشکەشتان. ئیساڵ دومین ساڵ جەژنوارەی تووفەرەنگی بوو لە ئاوایشیان نابەرگوزارەوێ ئاوایشیان بە عنوان ئاوایش گەردشگەری معرەفی بووگە. بعد ئێمەش لەم فستیواڵە فەواید ئیسفادەی ئەو فستیواڵە بۆ ئێمە ئەوەسە کە من و حەفەشتانە لە خانمەکە حدودەن 10 نەفەر لە خانمەکان لە غورفا شرکەتمان کردگە. یەکێک سەوزیجات یەکێک گەڵامێ و یەکێک مەحسوڵات تووفەرەنگی مرەبا شەربەتەکەی ئەمانمانە هاوردگە بە فرۆشمان گەیانگە شیرێت وە چەرمگا ئەنوا سەوزیەکان سەوزی کێفیەکان سەوزی باخیەکان هاوردگمانە بە سەبەنیمان کرا گیادارویەکان هاوردگمانە ئەمانمانە لێرە بە فرۆش گەیانگە. فەواید ئەم فستیواڵە بۆ ئاوایشیان فرست لە هاتن مسافرەکان ئەوەی کە بتێن لێرە هەزینێکی هەست بۆ شیان هاتن مسافرەکان بۆ ئاوایشیان ئەوەسە کە جوانەکان هەدە جوانەکان مناڵەکان نەتانن شتگەرێک لێرە بە بەرهەم بێرن بەدەست خۆیان یەکێ بەلالی ئەفرۆش یەکی چایی ئەفرۆش یەکی ئاومعدنی هاورد و فەوایدی ئەوەسە هەتا مناڵەکان دەست بەکار بوون لە ئیمڕۆ کە دەستیان لە کار تووفەرەنگی و کار ناوباخ کێشا ئیمڕۆ گشتیان هاتن هەم شایی و خۆشی خۆیان بەرگوزار کرد و بەڕێویان برد هەم ئەوەی کە فەوایدیشی بوو بۆیان سوودێکی بوو بۆیان نەفعێکی بوو مناڵەکانی شاوکار بوون گەورە و بووچکشتی هاوکار یەکێ بە کەلانە یەکێ بە لەم غۆرفا بە ئەنوا شیرەمەنیەکان وەک شەربەت و شیرەی تووە چرمگا سەوزیەکان ئەمانیانە بە فرۆش گەیاند و سوود و فایدەی بوو بۆ ئاوایشیان. بەرهەم ئاوایشیان ئەکسەرەن تووفەرەنگیە تووفەرەنگی و گوێت شاید گوێست کەمتر ئەکسەر مردمشیان بەرهەم هاوردن تووفەرەنگی مەشغوڵە تووفەرەنگیانە و حیوانداری تو گوێزیشیانە وەرێ فرەکەی تووفەرەنگیە تووفەرەنگیش چگەر فرەی لێ دروستەکەن ژنەکان لە ئاوایشیان هەتا شەربەت کومپوت مرەبا کێک ئەنوا کێگەر لە تا بۆ ناو کێکەکانیان ئیسفادەیەکەن بە جێگە و چگەرەوە لە شارە ئیسفادەیەکەن و ئەیسێنن ئەمان لە تووفەرەنگیەکەی خۆیان کێک دروستەکەن شت فریزر لە فریزرا هەتا هەڵیەگرن بە عنوان ئاو میوە بۆ زمسانان لە باو میوەگیری دروستیەکەن بۆ مناڵەکانیان بە جێگەی وبڕن لە نوشمەک یا بازی چگەریان بۆ بسێنن لە بەرهەم تووفەرەنگیەکەی خۆیان مرەبای بۆ دروستەکان. زۆر خۆشحاڵین بە جەشوارە تووفەرەنگی شرکەتم کرد
ئینشاءڵڵا کە ساڵیانی ساڵ پایدار بود هەمویان لە شاردار فەرماندار ئۆستاندار بتوانن پەیوەندی بکەن بە تەگئی ڕووستا حمایەتیان بکەن لە مالی وەتەرەفە مالی کە ئینشاءڵڵا بتوانن کە قەریبانی ئەجنەوانیان تێن لێردا خارجیان کتیان من ئەلئان هەزە کردیام کە خۆ لە کشوەرەی لێ بە تەکمەوە هاتان ولی بە ئومید خۆدا ساڵی ئایندە بتوانن هەماهەنگی بکەن بێتر ئێژرا بودن وەکو هەموو 31 ئۆستان حمایەت بکەن. سەرباریەوەی گەشتیاران نیگەران بوون لاڵبژاردننی شوێنی فستیڤاڵەکە بەڵام لەلایەکەوە بە شنەبایدار گوێزەکان و بە هەڵپەرچێ و چالاکیە هونەریەکان سەرمەست بوون. لەلایەکی تریشەوە لەزەتی میوە تازە و فرێشەکان و سادەی و ڕازگۆیی فرۆشیارە گوندنشینەکان هێندەی ترمانای بەگەشتەکەیان بەخشی بوو. بەشێکی تر لە گەشتیاران یەکەم جاریان بوو لەم چالاکیەدا بەشدار بن. دەستخۆشی و پێزانینمان بۆ ئەم جۆرە چالاکیانە هەبوو. پێیان وا بۆ ئەم فستیڤاڵە بۆ گوندی شیان وەکو ناسنامەیەک دەمێنێتەوە و گەشتیارێکی زۆر بۆ لای خۆیان ڕادەکێشن. خۆ تەبیعەتەن ئەم مەراسم گەلە باعثەوەیە کە شیان فرەتر مردم بناسن. فقط ئەوە بوو کە قبلەن فقط هەورامانیان نەناسی و ئاینود ئاوایی هەورامان ولی ئێستا شیان ئەوانەوە تەشریفیان ناوەرگە و ئەم فستیڤاڵگانە لە نزیکە و دیگە ئەزانن کە واقعەن شیانی شەر وەک منتەقەی هەورامان منتەقەی کە فرەفرە خۆش ئەلبەتە بە ئاو هەوای فرەفخۆشەوە فەرقی لە تەک هەورامان ئەوەسە کە هەورامان ئەمی شەر وەک ئەلبەتە هەورامان هەر سەعب العبورە و منتەقەیەک کێفیە ولی فەرقی وەسەم ئاو هەوای فرە فێنکترە ئایسا هەورامان ڕێزێک ئاو هەوای فرە گەرمترە لێرە ولی ئێرە تەبیعەتێک فرەفرە جوان ئاو هەوایەک فرەفرە خۆش کەەوە بشکر بخوا مردمیش هاتکن وەختی لە تارانەوە لە بەجێگەلترە و لە ئۆستانگەلترە و لە کشوەرگەلترە و تەشریفیان ناوەرگە ئەم جێگایانە ناسیگە ئەم فستیڤاڵیشە ئەوێت کە مردم ئەم جێگە خۆشە فرەتر بناسن. ئاوایشیان یەکێ لە ئاوایگەل منتەقەی ژاوەرۆکە ژێرمەجموعەی هەوراماناتە لە تەوابع شار سنەس و ئەمە دومین ساڵەکە جەشنی تووفەرەنگی واتە فستیڤاڵ تووفەرەنگی خەریکن ئەخەن ڕێگا بە بۆنەی ناساندن تووفەرەنگی بە تەواو دنیا. جێی ڕێز و دەستخۆشیە لەوانەی کە ئەم فستیڤاڵەیان لەم ئاواییە بەڕێوە خستە و چون شوێنێکە گەشتیاری ئاوایشیان و گەشتیار بۆ ئێرە زۆر دێن و سەرئان بۆ ناساندن ئاواییەکە و هەورامان و ناوچەی هەورامان و بە گشتی کارێکی باشە و کاریگەری هەیە. ئینشاءڵڵا ئومیدوارین کە ئەمە تکرارۆ بێتەوە و هەرچێ ساڵە لە دوای ساڵ و هەرچێ ساڵە باشتر و پڕبارتر بێت. ئەم فستیڤاڵگەلەوە نمونەی ئەم فستیڤاڵگەلە ئەتوانێت بۆ ناساندن کەلتور خەڵک بۆ ناساندن ناوچەمان بۆ ناساندن و معرفیکردن بە تەواو دنیا هەم ناساندن تووفەرەنگی و مەحسوڵاتی هەم ناساندن ئاواییەکان ناوچەی هەورامان ئەتوانی کارەگەری زۆر بێ بۆ جەسب گەشتیار ئەتوانێت چون شوێنێکی بەڕاستی خۆشە بەڕاستی شوێنێکی زۆر زۆر خۆشە ینی لە بواری جە و کەش و هەوا و زۆر زۆر شوێنێکی جیاواز و شوێنێکی خۆشە کە ئەتوانێت بیناسیێنی بە تەواو ئێران ئێستا ئەمە دومین فستیڤاڵ و دومین جەشنوارەی تووفەرەنگی بوو کە ئینشاءڵڵا بتوانێت ئەم دومینە بە دەهمین و بە سەدومین بێت و بە تەواو دنیا بیناسیێنێ. ئێمەش خۆشحاڵین کە بەشداریەکەین و ئینشاءڵڵا بۆ ساڵە تریش قسمەت بێ هەر من بێمە بۆ ئێرە و ئێجرای بەرنامەم بزێت. گروه وەرزشکارەکانمان جەمع کردەوە بە مناسبەت دومین ساڵێ بەرگوزاری جەشنوارەی تووتفەرەنگی منتەقەی شیان بەرگوزار بوو بە عنوان گەردشگەرێک هاتین بۆ ئێرە. مەراسمەکەیان فرە خاص بوو ولی جێگەی هەست کە بیشتر و بیشتر و بیشتر تانین ئەم مەراسمە بە خاصتر بۆینە بەرەوە چونکە گەردشگەرەکان تێن واقعاً
هەم جێگەکەی بوچکە هەم ئەوە کە بە عنوان ئێرە کە منتەقەی گەردشگەری و قەرارە هەر ساڵ ئەم جێشوارە لێرە بەرگوزار بێت فرێتر بسانین بە شێوەی خاستر بیوەینە بەرەوە امیدوارم هەر ساڵ ئەم جێشوارەگە لە بەرگوزار بێ وەک جێشوارەگە لێتر وەک هەنار هۆرامان کە ئیمساڵ بەرگوزار بوو ئێمە چوین فرە عالی بوو بە سەدحی بانترۆ دلیل ئەمە کە ئێمە هاتین بۆ شیان ئێرەمان انتخاب کرد ئەوەڵ ئەمە کە تەبیعەت بکر و فرعالی ئێرە بوو دووەمەوە کە واقعا تووتفەرەنگیەکەتە جێگەگەل ترا فرە فەرقی هەست فرە جیاوازتر و مردم وەختێتێن بۆ ئێرە خەریدەکان تاوە خۆیان هەست ئەو شتەکە لێرە خەریکن خەریدەکان تەک دەرۆک لەنەوە شارایسەن فەرقی بێت هەم لە نەزەر کەیفیەت و هەم قیمەت و هەم شتەکە گوندی شیان گوندێکی کشت و کاڵی بەناوبانگە و کەوتووەتە هەورامانی ژاوەرەوە سەر بە پەخشی سیروان و پارێزگای سنەیە شیان لە تەواوی ئێراندا پێشەنجی ئەو گوندانەیە بە بەرهەمی تووفەرەنجی ناوبانجیان دەرکردووە کەش و هەوای ئەم گوندە و توانە و شارەزایی جوتیارەکانی ئەم شوناسەیان پێبەخشیوە. عليكم